وبرا بوالديه كواو كساني كوا چاکەکارن لەگەڵ دایک و باوکیان ئەو کەسانە کوان کەوا ئەزیەتی دایک و باوکیان دەدەن قەناعەتەکەن ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت تەمەنی گەیشتە 89 ساڵ ئەمجا حەجی کرد وتیان یا ئەبا هورەیرە بۆچی تۆ ئێستا حەجت کرد هاوڕێی تو 70 حەجی کردووە فەرمی وەڵڵا لەبەر دایکم خەریکی دایکم بووم هەتاوەکو دایکم وەفاتی کرد ئەمجا کە چوو حەجم کرد ئۆیسی قەرەنی ڕەحمەتی خوای لێ بێ کە تابعیە خۆ لە سەردەمی پێغەمبەرا بوو صلی الله عليه وسلم خۆ ئەیتوانی بێ بەس پێغەمبەر ببینێ و ببێ بە سەحابە بەڵام لەبەر دایکی نەهات بۆ لای پێغەمبەر عليه الصلاة والسلام خەریکی دایکی بوو محەممەدی کوڕی منکەدیر کاتێ شەو پای دایکی ئەشێلێ عمەری برای خەریکی نوێژەکە ئەفەرمێ والله ما يسرني ليلتي بليلته بەخوا نایگۆڕمەوە لەگەڵتە ئەم شێلانەی قاچی دایکم لەگەڵ شەو نوێژەکەی تووە عمەری برام ناگۆڕ